لە شاری سلێمانی گفتوگۆیەکی کراوە سازکرا بۆ ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە مەبەستی ئامادەکردنی پرۆژەیەکی ئاشتەوایی سیاسی و نیشتیمانی بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان. کۆمەڵە لە ڕێکخراوە مەدەنیەکان هەستاون بە کۆبونەوە بۆ ئەوەی تیمێک دروست بکەن یاخود هەر نوێنەری هەرێکی لە ڕێکخراوەکان دروست بکەن بۆ ئەوەی شەپۆلێکی ئاشتەوایی لەناو حیزبەکانە پێک بهێنن و ئەمەش هەدەفەکەی لەوەیە بۆ ئەوەی ئەم کۆمەڵگای خۆشمەزانی لە چ قەیرانێکە بگەی بگاتە حدێکی ئەوەی کە ئەم ئاشتەوایە لەناو هەموو تاکانیم کۆمەلگای ڕنگ باتەوانێ و لەسەری کۆک بن لەسەر بەڕێوەبردنی ئەم کوردستانە. بەشێک لە نوێنەری ڕێکخراوەکان گەشتبینن بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان گوێ لە پرۆژەکەیان بگرن. هیوامان هەیە کە لایەنە سیاسیەکان ئەم داواکاریمان قبوڵ بکەن. داوای کۆمەلگای ڕێکخراوی مەدەنی داوای هەموو گەلە داوای لایەنە سیاسیەکانیشە. چونکە هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای سەر بە لایەنەکانن کەواتە ئەگەر لایەنە سیاسیەکان پشتگیری داواکاریەکان مەکەن واتە پشتگیری کۆمەلگای ڕێکخراوە مەدەنیەکانی خۆیانیشان لە پشتگوێ خستۆ بەڕاست. هەندێکیش پێیان وایە کە هیچ پرۆژە و هەوڵێک بۆ ئاشتەوایی لەگەڵ لایەنە سیاسیە ناکۆکەکانی کوردستان سوودی نییە. ڕێکخراوەکان لە وڵاتی ئێمە ڕێکخراوەکەن دەتوانن بڵم بە جۆرە لە جۆرەکان نمایندەی حیزب دەکەن لە جیاتیەوەی کە نمایندەی خەڵکانی خۆیان بکەن یاخود تۆژ و چینەکانی خۆیان بکەن بۆیە لە ڕاستیدا ئەم جۆرە کۆبوونەوانە دەرەنجامی نات. نوێنەری یەکێتی زانایانی ئاینیش بەشداری ئامادەکردنی ئەو پرۆژەیە بوو. ئێمە وەکو ڕێکخراوێکی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە هەموو ئەو پێشاتانەی کەوا هاتوونەتە ناو ساحەی کوردستانەوە و کەوا بۆتە کێشە و ئاریشە ئێمە وەکو یەکێتی زانایان ئەگەر ڕێکخراوەکانی تریش لەو کاتە لەگەڵمانە بووبوون ئێمە گەر بە تەنها ڕێکخراویش بووبین هەمیشە کەسی یەکەم وی لەوەی کەوا هەوڵمانداوە ئاشتەوایی بۆ ناو کۆمەلگا بگێڕینەوە یەکەم جار لە ڕێگای منبەرەکانمانەوە وەکو مامۆستایان بەتاک دوایش وەکو نوێنەرمان وەکو ڕێکخراوەکان سەردانی تەنانەت کەسی یەکەمی حیزبەکانمان کردووە. لە دوای بەبن بەزگەشتنی کۆبوونەوەکانی پێنج لایەنە سەرەکیەکە لە مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو هێشتا کێشە و ململانێ سیاسیەکان وەک خۆی ماوەتەوە و هیچ کۆبوونەوەیەکیش لە دوای زیاتر لە 9 مانگ بە مەبەستی چارەسەرکردنی ئەو گرفتانە ئەنجام نەدراوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.